دەرمانی نائومێدی و ڕەشبینی لە 14 ڕۆژدا. خۆشەویستانم، دیلکارنگی دەڵێ زەمانێک کە مەبەستم بوو دەست بەم نووسینە بکەم خەڵاتێکی 200 دۆلاریم بۆ کەسێک دابین کرده بوو کە باشترین و کاریگەرترین داستانم بۆ بنووسێ لەسەر بنەمای ڕوودا و ڕاستەقینەکان سەبارەت بەلابردنی نیگەرانی یان سەرکەوتن بەسەر نیگەرانیدا. دادوەرانی ئەم پێشبڕچێ پێکاتبوون لە سەرۆکی زانکۆی ئەدیڕیکن بیکر بەڕێوەبەری هێڵی هەوایی ڕۆژهەڵات و کالتن بوران ڕاوەکەری ناسراوی ڕادیۆ لە نێوان داستانە گەشتوەکاندا تەنها 2 داستانیان بە شێوەیەکی سەرنجڕاکێش و گرنگدا ڕێژرا بوون کە داوەران نەیانتوانی فەزڵی یەکێکیان بەسەر ئەوی تریاندا بدەن بە ناچاری خەڵاتەکەیان بەسەر هەردوو لادا بە یەکسانی دابەش کرد. بەڵێ ئەو داستانەی کە لە خوارەوە دەیخوێنیتەوە لەلایەن بورتونەوە نووسراوە و بە بڕوای من دەتوانێت براوەی خەڵاتی یەکەم بێ ئەگەرچی لە خەڵاتەکەدا هاوبەش بوو. لە 9 ساڵیدا چێژی بێدایکیم چەشت کە چەندە تاڵ بوو. دایک بوون و بێدایک بوون. 12 ساڵان بووم کە باوکم مرد. باوکم کوژرا بوو. 3 ساڵ دەبوو کە دایکم لەگەڵ 2 خوشکمدا بەبێ هەواڵ لە ماڵ ڕۆشت بوون کە باوکم کوژرا من دەبوایە بە تەنیا و بێپەناگەیەک ژیانم بەڕێ بکردایە. 7 ساڵ دوای مەرجی باوکم دایکیون بووم نامەیەکی بۆ نووسیم تا ئەو کاتە هەواڵێکم لێی نەبوو نەمدەزانی دایکم هەیە یان نا. سەرەتا سەبارەت بە باوکم دەدوێم. 3 ساڵ بەسەر ڕۆشتنی دایکمدا تێدەپەڕی کە ئەو کارە ساتە ڕوویدا و من هەتی و کەوتم. لە ماوەی ڕۆشتنی دایکم لە ماڵی باوکم بە شەریکی نەفەرێک چێشخانەیەکی کڕی بوو لە ڕێگەی بەڕێوەبردنیەوە ژیانی ئێمەی بەڕێ دەکرد. لە سەفەرێکدا کە بۆ باوکم پێشهات شەریکەکەی بە هەلی زانی و چێشخانەکەی فرۆشت و هەڵهات. یەکێ لە دۆستەکانی باوکم کە شوێنی ئەوی نەدەزانی بە تەلەفۆن هەواڵی دایە کە زۆر بەزووی بگەڕێتەوە. پەلەی ئەو بۆ گەڕانەوە بووە هۆی ئەوەی کە نەتوانێت بە هۆشمەندیەوە شۆفێری بکات و لە ڕێگەی گەڕانەوەدا بە کارەساتێکی دڵتەزێنی ئۆتۆمبیل ژیانی خۆی لەدەستدا. من کوڕێکی بچووکی 12 ساڵان مابوومەوە و لەگەڵ دنیای پڕ لە خەم و خەفەت و لە هەمووی گرنگتر بێپەنایی. نەباوشێک بوو کە پارێزگاریم لێ بکات و نەدایکێک کە فرمێسکەکانی سەرگۆنای منداڵێکی هەتی و بسڕێ. جگە لەم کێشەوە ئاستەنگانە کێشەوە ئاستەنگی تریش هەبوو. من دەبوایە سەرپەرشتی 2 برای تریشم بکردایە. بەڵام چۆنی ڕۆژگارێکی دژوار بوو. تەنها و بێپەنا و لە هەمان کاتدا یاوەر و پەناگای 2 برای بچووکتر. لێرەدا بوو کە 2 پووری پیر و نەخۆش و فەقیر گەشتنە فریای ئێمە. ئەوان 3 برازای خۆیان بردەوە بۆ ماڵەوە تا سەرپەرشتی و چاودێری ئەوان بکەن. بەڵام لە ماڵی پورە فەقیرەکانمدا پەراوێز خرابووین. ئەنجامەکەی ئەوە بوو کە لە شاردا ئاوارە بووین و دەبوایە بە هەر شێوەیەک بوایە لە بێپەناییدا چاودێری یەکتر بین. لەوە دەترساین وەکو منداڵی هەتی و لە قەڵەممان بدەن و وەکو منداڵی هەتی و هەڵسو کەوت و ڕەفتارمان لەگەڵ بکەن کە سەرنجامیش هەروە بوو. من بۆ ژیان پەنام بردبووە بەر خانەوادەیەکی فەقیر و بێکار. پیاوی ماڵەکە بۆ هۆی بڕینی خەرجی من و پیا و خانمی لافتین بردیان مەچێڵگەیەک کە 11 میل لە شارەوە دوور بوو تا پارێزگاریم لێ بکەن. ئاغا لافتین کە 70 ساڵ بوو نەخۆش و پەککەوتە پێی وتم تا کاتێک کە درۆ نەکەم دزی نەکەم و گوێڕایەڵی فەرمانەکانی بم دەتوانم لێرەدا ژیان بەسەر بەرم. ئەم 3 دەستورە بە تەواوی لە ناخمدا هەڵکۆڕران. دوای ماوەیەک چوومە قوتابخانە. بەڵام هەر لە هەفتەی یەکەمدا گەڕامەوە بۆ ماڵەوە چونکە هاوپۆلەکانم ئازاریان دەدام. بۆ جاری دووەم کە چوومە قوتابخانە خوێندکارەکان بەلوتی گەورەم پێدەکەنین و پێیان دەوتم هەتی و گاڵتەیان پێدەکردم. ئەوەندە لە ڕەفتاری ئەوان دڵ بە ئازار بووم دەمیست لەگەڵیاندا بێمە شەڕ. بەڵام ئاغا ئیلافتین ئامۆژگاری کردم کەسێک کە پشت لە شەڕ دەکات لە کەسێک کە ڕووی تێدەکات گەورەتر و لێبوردەترە. باشتر وایە مرۆڤ پشت لە شەڕ بکات تا بە دوای دابگەڕێت. بەهۆی ئامۆژگاریەکانی ئاغای لافتین من لە شەڕکردن دوورە پەرێزیم دەکرد. تا ڕۆژێک یەکێک لە منداڵە چوختی و بێ ئەدەبەکان بڕێک لە پاشماوەی مریشکی لە کۆڵاندا کۆ کردبووە و ماشی بەسەر و چاومدا. من زۆر تووڕەبووم و لێدانێکی باشم کرد و داخی خۆمم پێ هەڵڕشت. ڕۆژێک کڵاوێکی جوانم لەسەر کردبوو کە خانمی لافتین بۆی کڕی بووم. کسێکی جوان لەسەری لابردم و پڕی کرد لە ئاو و کردیەوە بەسەرمدا. من هیچ کات لە قوتابخانە نەدەگریام. بەڵام کاتێ دەگەڕامەوە بۆ ماڵەوە هەقی گریان بواری نەدەدام. خانمی لافتین بەبینینی ئەم حاڵە جارێک پندێکی فێرکردم کە تەواوی ناڕەحەتی و نیگەرانیەکانی لەناو برد و دوژمنەکانمی گۆڕا بە دۆست. خانمی لافتین بەمنی وت پەیوەندیان لەگەڵ ببەستە و هەوڵ بدە تێبگەیت و بزانی دەتوانیت چی بۆ ئەوانە بکەیت کە تۆ نەخەنە گریان و بە تۆ نەڵێن هەتی و. کارم بە ئامۆژگارێکی خانمی لافتین کرد و نەک تەنها لەگەڵ منداڵەکاندا بوومە دۆست بەڵکو لە تاقیکردنەوەکانیشدا پلەی یەکەمم بەدەست هێنا. سیر لێرەدا بوو. هیچ کام لەو منداڵانەی کە لەمە و پێش دوژمنایەتیان دەکردم لە بەیەکەم دەرچوونم ناڕەحەت نەبوون و ئیرەی و حەسوودیان پێ نەدەبردم چونکە هاوکاریم دەکردن و ئەوانیش هەوڵیان دەدا قەرەبووی هاوکاریەکانم بکەنەوە. دوای بەدەستهێنانی خۆشەویستی خەڵکی وەک پیشەی هەمیشەییم هاوکاری هاوپۆلەکانم دەکرد لە نووسینی داڕشتندا و هاوکاری ئەوانەشم دەکرد سەبارەت بەو ڕاهێنانەی کە دەبوایە لە پۆلدا بنووسرایە.
یەکێ لەو خوێنکارانەی کە لەوانی تر گەورەتر بوو خەجاڵەتی و شەرمەزار دەبوو کە بە ماڵەوەیان بڵێت کە من هاوکاری دەکەم. ئەو بە بیانووی ڕاوکردن لە ماڵ دەهاتە دەرەوە خۆی دەگەیاندە چێڵگەکەی ئاغای لافتین تا من لە فێرکردنی وانەکانیدا هاوکاری بکەم. زۆربەی کاتەکانی من سەرفی نووسین و ئەنجامدانی ئەرکەکان و فێرکردنی وانە بەکچان و کوڕانی هاوپۆلم دەبوو و ئەمەش زۆر گرنگ بوو چونکە یارمەتیدانی ئەوان دەبوو هۆی ئەوەی کە خۆم باشتر وانەکان فێر ببم. حاڵی من زۆر خراپ نەبوو تا کاتێ مەرگ تەنجی بە دراوسەکانمان هەڵچنی لەو ناوچەیەدا. دوو جوتیاری پیر لە دراوسیەکانمان مردن و پیاوێکیش خێزانەکەی بەجێهێشت و ڕۆشت. لەوەها حاڵەتێکدا من مابوومەوە لەگەڵ 4 خانەوادەدا کە خۆم بەبەرپرس دەزانی تا هاوکاری کۆمەڵێک بێوەژن بکەم. من بە تەواوی هەوڵی خۆم خستەگەڕ بۆ یارمەتیدان و سەرپەرشتیکردنی ئەو بێوەژنانە. لە ڕێگەی هاتوچۆی قوتابخانەدا دارم بۆ دەبڕینەوە، مانگاکانم بۆ ئەدۆشین و ئاو ئالیچیشم دەدایە ئاژەڵەکان. ئێستا ئیتر لە باتی وشەی ناشیرین و ئازاردەری خەڵکی نزای خێرم دەبیست و لە لای هەمووانەوە خۆشەویست بووبم. ڕۆژگار بەم شێوەیە تێدەپەڕی و من ناڕازی نەبووم. لە نێوان ئەو کۆمەڵەدا وەها جێگەیەکم بۆ خۆم کردبەوە کە کاتێ دوای بەڕێکردنی دەورەیەک لە هێزی دەریایی دەگەڕامەوە بۆ ئێرە زیاد لە 200 نەفەر هەر لەو ڕۆژەدا سەردانیان دەکردم. لە نێوان ئەو کۆمەڵەیەدا کەسانێک هەبوون کە بۆ بینینی من نزیکەی 120 کیلۆمەتریان بڕی بوو. پەیوەستبوونی ئەوانە بەمنەوە دوور لە ڕیا بوو. ئەوانە لە ڕاستیدا وەڵامی هاوکاریەکانی منیان دەدایەوە. منیش سەبارەت بەوەی کە هاوکاریم کردبوون ناڕەحەتی و نیگەرانیم نییە. ئێستا کە ساڵانێکە لەو زەمانە تێدەپەڕێت ئیتر کەسێک پێم ناڵێت هەتی و ئازارم نادا. نووسراوەکەی سینڕا بۆرتون لێرەدا کۆتایی پێدێت و من لە ڕوونکردنەوەیدا دەتوانم بڵێم ئافرین بۆ بۆرتون کە بەباشی ڕێگەی دۆستایەتی گرتەبەر و دەزانێت چۆنی بەسەر نیگەرانیەکاندا زاڵ بێ. کۆچکردو دکتۆر لوپیش هاوشێوەیەکی وەکو بورتون بوو. ئەو 23 ساڵ جیرۆدە بوو بە ئازاری جومگەکانەوە و کاتەکانی لە جێگەدا بەسەر دەبرد. یەکێک لەو کەسانەی کە چەندەها جار سەردانی کردووە و لایەنی و توێژی بووە لە نامەکەیدا لەم لایەنەوە کە بۆ منی نارد نووسیویەتی. من چەندەها جار پەیوەندیم کردووە بە دکتۆر لوپ، بەڵام لە تەمەنمدا کەسێکم نەدیوە وەکو ئەو بەبەڵێن و دۆست پەروەر بێت و کەسیشم نەناسیوە کە وەکو ئەو بەباشی لە ژیانی بەهرەمەند بوو بێ. بەڕاست ئەم نەخۆشەی کە لە جێگەدا کەوتووە چۆن توانیوەتی ئەوەندە قایل بێت و لە ژیانیدا بەهرەمەند بێت. لەوانەی پێدوانە بێت کە بەڕەخنەگرتن لە خەڵکی و سەرزەنشتکردن بە ئامانج گەیشت بێت. نەخێوانیە کەوایە لەوانەیە ڕەفتاری میهرەبانی بۆتە جێگەی سەرنجی خەڵکانی تر و هەمووان پارێزگاریان لێ کردووە. ئەم بۆ چوونەی ئێوەش ڕاست نییە. ئێستا بۆتانی باز دەکەم کە ئەو لە چ ڕێگەیەکەوە خزمەتی بە خەڵک دەکرد. دکتۆر لوپ دوای کەوتنی لە جێگەدا ناو و ناونیشانی زۆرێک لە نەخۆشەکانی کۆ کردەوە و لەسەر مێزێک لە پەنای خۆیدا داینە. دوای ئەم کارە دەستی دایە نووسینی نامەی هیوابەخش بۆ نەخۆشەکان. ئەم نامانەش هەم دەبووە هۆی سەرگەرمی بۆ خۆی و هەم نەخۆشەکانیشی شادومان و ئومێدەوار دەکرد. ئەو لە ڕاستی داتوانی کۆمەڵگەیەک بۆ کەسانی نەخۆش بکاتەوە و بە ئاگایان بێنێتەوە و هانیان بدات بە نووسین و لە کۆتاییدا سەرکەوتوو بوو لە دامەزراندنی ئەنجومەنی ئەسیرانی نەخۆشی. دکتۆر لوپ هەر لەسەر ئەو جێگەیە ساڵانە 1400 نامەی دەنووسی و کەمایی دڵخۆشی و شادومانی بوون بۆ نەخۆشان و لەلایەن ڕادیۆ و کتێب و گۆڤار و ڕۆژنامەکانەوە بڵاو دەکرانەوە. بەڕاست جیاوازی دکتۆر لوپ لەگەڵ کەسانی تردا چی بوو؟ ئەو لەگەڵ کەسانی تردا جیاوازی نەبوو، تەنها هەستی دەکرد کە لە ژیاندا ئامانجێکی هەیە، بارچی سەرشانی خۆی دەزانی بەو ئامانجە بکە. نورێک کە گەیشتن بە ئامانجی لە دڵیدا دەدرەوشاندەوە و بۆ هۆی ئەوەی کە بە پێچەوانەی کەسانێکەوە ڕەفتار بکات کە زمانیان هەمیشە بەشکاتەوەی و ناڕزایی خۆیان دەردەبڕن کە بۆچی دنیا بەخواست و ویست و چێژی ئێمە نییە. لە دکتۆر لوپ گەرم و گوڕی و توانای مرۆڤایەتی لە ناخی دابوونی هەبوو، هەر ئەوەندە و بەس. ئەوەی بۆتانی دەجەرمەوە دەستکەوتی بیرۆکەی دەروون ناسێک نییە، بەڵکو بۆچوونی پزیشکێکە کە ئامۆژگاری نەخۆشەکانی دەکرد. ئەلفرد ئەدلەر بۆچوونی ئەم پزیشکەی بەم شێوازە کورت کردوتەوە و دەڵێت ئەگەر کار بەم دەستورە بکەیت ماوەی 14 ڕۆژ لە بیر و خەیاڵی هیچ و پوچ ڕزگار دەبێت. ئەمە یاسای کارەکەیە. لە ڕێگەی بیرکردنەوە هەوڵ بدا تا بزانیت چۆن دەتوانیت کەسێک دڵخۆش بکەیت. ئەلفرد ئەدلەر لە کتێبە ناودارەکەی خۆیدا بە ناوی ژیانی ئێوە دەبێت چۆن بێت کە کتێبێکی گرنگە و شایستەی خوێندنەوەیە، خوازیارم کە بیخوێندنەوە. ئەم کتێبە هەنمان دەدا کە هەموو ڕۆژێک کارێکی چاک ئەنجام بدەین، کارێک کە ئەنجامەکەی بەختەوەری ئێمە و کەسانی ترە. بەڕاست کاری چاک چییە؟ کاری چاک چۆن کارێکە؟ پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێت لەم بارەیەوە دەڵێت کاری چاکەوەیە کە ڕەنجی خەم لەسەر ڕوخسار بتۆرێنێ و زەردەخەنەی شادومانی بخاتە سەر لێو. بۆچی بە ئەنجام گەیاندنی کاری چاک لە هەموو ڕۆژێکدا ئەنجامێکی سەرسوڕهێنەری بۆ ئەنجامدەری کارەکە هەیە؟ وەڵامەکەی لەوانەیە ئەوە بێت کە لە کاتی خۆسازدان و بە ئەنجام گەیاندنی کارێکدا کە دەبێتە هۆی بەختەوەری و ڕەزامەندی خەڵکی، بۆ ماوەیەک لە خۆمان بێئاگا دەبین و بوارێک بۆ نیگەران بوون نادۆزینەوە. یەکێک لە هۆکارەکانی نیگەرانی و ترس بیرکردنەوەیە سەبارەت بە خۆمان. کاتێ لە خۆمان بێئاگا بین و بیر لە خەڵکی بکەینەوە ڕێگەمان لە نیگەرانی گرتووە.
بە گوێرەی دەستوری ئیدلەر خانمی ویلیام تامون کە لێپرسراوی ئیدارەی فێرگەی چۆنێتی نووسینە لە نیویۆرک لە باتی 14 ڕۆژ لە یەک ڕۆژدا بە دڵنەواییکردن و خۆشحاڵکردنی 2 منداڵی هەتی و بەسەر نیگەرانی و نائومێدی و ڕەشبینی خۆیدا زاڵ بوو. با لە زمانی خۆیەوە بیبیستین کە لەم بارەیەوە چی دەڵێ. خانمی مون دەڵێ 5 ساڵ لەمە و پێش لە مانگی دێسەمبەردا بوو کە خەم و خەفەت لە هەمولایەکەوە هێرشیان بۆ هێنابووم. لەگەڵەوەشدا دوای 7 ساڵ پێکەوە ژیان لەگەڵ مێردەکەمدا بەخۆشی و کامەرانی مێردەکەشمم لە دەستدا. بە نزیک بوونەوەی پشووی کریسمس خەم و خەفەتی منیش پەرەیسەند. تا ئەو کاتە هیچ جەژنێکم بەتەنها بەسەر نەبرد بوو. ئێستا کە دەبینم ئەم جەژنی کریسمسە دەبێ بەتەنها ڕاپەڕێنم لە تاو خەم و وەحشەتدا خەریک بوو دێوانە دەبووم. دۆستانی من بانکێشتیان کردم تا جەژنی کریسمس و تا سەری ساڵی زاینی لەگەڵ ئەواندا بەڕێ بکەم، بەڵام من کە بینیم بە بێزاری خۆم ئەوانیش بێزار دەکەم داواکەیانم ڕەت کردەوە. دوای نیوەڕۆ ڕۆژی پێش پشوو دەستم لە کار کێشایەوە و هاتمە سەر شەقامەکان. بیرم لە خۆم کردەوە کە بینینی خەڵکی دەبێتە هۆی ئەوەی کە ناڕەحەتیەکانم فرامۆش بکەم، بەڵام بینینی ئەو خەڵکەی کە بە شەوق و زەوق و خۆشەویستی و تەدارەکەوە پیرۆزباییان لە یەک دەکرد خەم و خەفەتم ڕووی لە زیادبوون دەکرد. بەڵام بیرکردنەوە لە ڕۆشنەوەم بۆ بینابێ دەنگەکەی خۆم ئازاردەر بوو. حەیران و سەرگەردان بووم و نەمدەزانی دەبێت چی بکەم. دوای سەعاتێک ڕێگەکردن بە پێ وادار بوومەوە کە گەیشتومەتە وێزگەی پاس. بەبیرم هاتەوە کە هەندێک جار من و مێردەکەم بۆ گەڕان و گەشت و گوزار سواری ئەم پاسانە دەبووین و بۆ هەر شوێنێک کە ڕێک کەوتایە دەچوین. دوای ئەوە ڕاستەوخۆ سواری پاس بووم کە گەشت بۆ وێزگەکە. دوای ماوەیە کە پاسەکە لە جوڵەدا بوو کاتێ بە ئاگا هاتمەوە بینیم گەیشتوینەتە دەریای هودسن. دەنجی بلیت فرۆشەکەم بیست کە دەیوت خانم گەیشتوینەتە کۆتایی خەت لە پاسەکە دابەزیم. نەمدەزانی لەکوێدام، ناوی ئەو شوێنەشم نەبیست بوو، تەنها دەزانم شوێنێکی ئارام و بێدەنگ بوو. چاوەڕوانی پاسم دەکرد کە بگەڕێمەوە. دەبوایە ئارامم گرتایە تا پاس دەکات. دەستم کرد بە ڕۆیشتن و ڕێکردن لەسەر شەقامەکە. کاتێک کە لە بەردەم کڵێسایەک تێدەپەڕیم ئاهەنگی ڕۆحپەروەر شەوی بێدەنگ کەوتە بەرگوێم. ئەوەندە سەرنجی ڕاکێشام کە بێ ئاگایی چوومە ناو کڵێساکەوە. لە کڵێساکەدا جگە لە هونەرمەندێک کە ئاهەنگی لێدەدا کەسێکی تر نەبوو. بە ئەسپایی لەسەر یەکێک لە کورسیەکان دانیشتم. پرتەپرتی درەوشاوی درەختی کریسمس وەکو ئەستێرەکان بوو کە لە ئاسماندا لە ژێر ڕووناچی مانگدا سەما دەکەن. ئاهەنگی ئارامی بەخش، ماندوێتی و برسێتی کە لە بەیانیەوە هیچم نەخواردبوو بە شێوەیەکی وەها بێهۆشی خستم کە هەر لەوێدا چوومە خەوە. کاتێ بەخەبەر هاتمەوە نەمدەزانی لەکوێدام. سەرەتا ترسام، بەڵام بەزوویی 2 منداڵم بینی کە بەڕواڵەت بۆ بینینی درەختی کریسمس هاتبوونە کڵێسا. یەکێک لەوانە کە کچێکی منداڵ بوو ئیشارەی بۆ من دەکرد و بە منداڵەکەی تری دەوت لەوانەیە بابا نوئێل ئەم خانمەی هێنابێت. منداڵەکان لە بەخەبەر هاتنی من ترسان، بەڵام من پێیانم وت کە ئازاریان نادەم. پۆشاکەکانیان کۆنە بوو. لێم پرسین کە دایک و باوکتان لە کوێن؟ وەڵامیان دایەوە ئێمە دایک و باوکمان نییە. حاڵەتی سۆز و بەزەی ئەو 2 منداڵە هەتیوە کە لە من خەمگینتر و دەردەدارتر بوون منیان شەرمەزار کرد لەوەی کە خەمی خۆم دەخۆم. لەگەڵەوانەدا لە درەختەکە نزیک بوومەوە بۆ ئەوەی منداڵەکان بە باشی سەیری درەختەکە بکەن. دوای ئەوە دەستم گرتن و برد من بۆ دوکان و بڕێک شیرینی و کەلوپەلی یاریکردنم بۆ کڕین. بەم کارە هەستم بە خۆشێکی زۆر سەرسوڕهێنەر دەکرد لە ناخی خۆمدا. ئەم 2 منداڵە هەتیوە منیان ڕزگار کرد لە نیگەرانیە کە خۆم دروستم کرده بوو و چەند مانجێک بوو ئازاری دەدام. هەر لەوێدا سوپاسی خوای گەورەم کرد کە هیچ نەبێ دەورانی منداڵیم لە پەنای باوک و دایکی میهرەبانمدا بەسەر بردووە. ئەو ئەزمونە پیشانی دام کە پێویستە بۆ خۆشحاڵکردنی خۆمان هەوڵ بدەین بۆ شادکردنی خەڵکانی تر. لە دوایەوە هەوڵم دەدا بە شادکردنی خەڵکی خۆم شادومان بکەم. دەتوانم سەرگوزشتەی کەسانێکی زۆرتان بۆ باس بکەم کە لە ڕێگەی یارمەتیدانی خەڵکیەوە کە لە ڕاستیدا یارمەتیدانی خۆیانە توانیویانە بەسەر نیگەرانیەکانی خۆیاندا زاڵ بن. بەڵام چونکە باسەکە درێژە دەچێشێت مۆڵەت بدەن، یەکێک لە سەرگوزشتە نایەبەکانتان بۆ بژێڕمەوە کە پەیوەندی بە خانمی مارگرێت تیلۆر یاتزەوە هەیە. خانمی یاتز چیرۆکێکی زۆری نووسیوە کە سەرنجڕاکێشترینیان بە بۆچوونی من چیرۆکی ڕاستەقینەی بەشێک لە ژیانی خۆیەتی کە ئێستا کورتەیەکتان بۆ دەجێڕمەوە. ئازیزانم، زیاتر لە ساڵێک بوو کە بەهۆی نەخۆشی دڵەوە زەجرم دەچێشە. لە شەو ڕۆژێکدا نزیکەی 22 سەعاتم لەسەر جێگەدا بەسەر دەبرد. درێژترین ڕێگەیە کە دەمڕی ماوەی نێوان جێگەکەم تا باخچەی ماڵەکەم بوو. وا دەزانم ئەگەر هێرشی یابانیەکان بۆ پێرل هاربەر دەستی پێنە دەکرد دەبوایە باقی ماوەی تەمەنم لەسەر جێگە بەڕێ بکردایە. بەڵام ئەم هێرشە پڕنەهامەتیە بۆ من چارەنووسێکی خۆش بوو. ڕۆژێکیان وەک پیشەی هەمیشەی لەسەر جێگەکەم ڕاکشابووم بۆمبێک لە نزیک ماڵەکەمەوە تەقیەوە. توندی تەقینەوەکە منی لەسەر جێگەکەم خستە خوارەوە. هێرشی یابانیەکان زۆر دژوار بوو، شار شڵەژا بوو، زۆرێک بێماڵ بوون. سوپاکان داوایان لە خەڵکی دەکرد کە یارمەتی ئەوانە بدەن کە ماڵیان نییە.
ئەوان داواشیان لە من کرد کە مۆڵەتیان بدەمێت لە تەلەفۆنی ماڵەکەم سوود وەربگرن بۆ بەدەستهێنانی زانیاری لە حاڵی سەربازانێک کە لە شەڕدا بوون. من نەک تەنها داواکەیانم ڕەت نەکردەوە بەڵکو خۆشم هاوکاریم دەکردن. سەرەتا لەسەر جێگەکەم وەڵامی پرسیاری ئەو ئافرەتانم دەدایەوە کە سەبارەت بە مێرد و منداڵەکانیان دایان کرد و زانیاریان بەدەست دەهێنا. یەکەمین ئەنجامی پۆزتیفانەی کارەکەمەوە بوو کە زانیم مێردەکەم زیندووە و بە سەلامەتی لە مەیدانە لەگەڵ نەبەردەکاندا. کەم کەم لەسەر جێگەکەم هاتمە خوارەوە کاتێکی زۆرم بە پرسیار و وەڵام دەربارەی سەربازان و جەنگاوەرانەوە خەریک کرد. وای لێ هات کە لە شەو ڕۆژێکدا زیاتر لە 8 سەعات بۆ پشودان نەدەمایەوە. کاری من ئەوە بوو ئەو زانیاری بەدەستم دەهێنا سەبارەت بە جەنگاوەرەکان بە هاوسەران و دایکانی هێزە جەنگاوەرەکانم دەوت و دڵدانەوەی ئەوانەشم دەکرد کە هیچ هەواڵێکیان پێ نەگەیشت بوو و خوازیاری ئەوە بوون کە هەواڵێکیان سەبارەت بە کەسەکانیان پێبگات کە لە بەرەی جەنگدا بوون. لە کۆتاییدا بە شێوەیەکی ئەوتۆ شارەزایی کارەکەم بووم کە زۆر بە ئاسانی کارەکەمم ڕادەپەڕاند و بە تەواوی بێتوانایی خۆمم فرامۆش کرد. هێزێک کە ئەم کارە بە منی بەخشی لە خەونیش داوێنەی نەبوو. فێریشتانێک بووم کە شایستەی ئەوە بوون بەهۆیانەوە ژیان بەسەر بەرم. ئەو دەرسە گەورەی من لە نەبەردەکانی پێرل هاربەر فێر بووم ئەو بوو کە بواری ئەوە بەخۆم نەدەم کە بیر لە خۆم کەمەوە. بە گومانی من بۆچوونی کارل یونگ کە یەکێکە لە دەروون ناسە گەورەکان لە 100% حەقیقەتی هەیە لەگەڵ ڕاستیدا دەگونجێت کاتێ دەیوت زیاتر لە یەک لە سەرسێی نەخۆشەکانی من نەخۆشی واقعی نین. ئەوانە کەسانێکن کە ناتوانرێت بە نەخۆشیەکانیان بوترێ نەخۆشی دەرونی بەڵکو ئەوانە لە بێهودەیی و پوچی ژیانی خۆیانەوە زەجر و ڕەنج دەچێشن و گومان دەبن کە نەخۆشن. ئەگەر قایل بین کە حەق لای کارل یونگە کەوایە دوو لە سەرسێ لە نەخۆشە دەرونیەکان دەتوانن لەژێر دروشمی کاتی خۆت سەرفی یارمەتیدانی خەڵکی بکە خۆیان دەرمان و چارەسەر بکەن. ئێستا لەوانەیە تۆ بڵیت کە داستانی خانمی مون کاریگەری لەسەر من نییە ویان ئەگەر من لە شوێنی ئەو دابوومایە هەمان کارم لەگەڵ ئەو دوو منداڵە هەتیوەدا دەکرد بەڵام هیچ کاریگەریەکی نەدەبوو و داستانەکەی خانمی یاتزیش ئەوەندە گرنگ و بە ئەهەمیەت نەبوو بۆچی من ڕۆژانە 8 سەعات کار دەکەم و هیچ ڕووداوێک کە شایانی لەبیر نەکردن بێت ڕوونادات. چۆن دەتوانم بە یارمەتیدانی خەڵکی خۆم فرامۆش بکەم؟ تازە لە فرامۆشکردن چ شتێکم دەست دەکەوێت؟ پرسیارێکی باشە. هەوڵ دەدەم وەڵامی بدەمەوە. هەرچی ژیانی ئێوە سست و لاوازکەر و یەک ڕنگ بێت دیسان هەموو ڕۆژێ لەگەڵ کۆمەڵێکدا ڕوبەڕوو دەبیتەوە. بەڕاست چی لەوانە دەکەیت؟ تەنها بە سەرسامی و سەیریان دەکەیت و یا لە ناخی خۆتدا دەست دەکەیت بە لێکدانەوەیان. بۆ نمونە سەبارەت بە نامەبەر چی دەزانی کە چەندەها کیلۆمەتر ڕێگە دەبڕێت تا نامەکەی ئێوە بگەێنێت و ساڵانێکیش ئەم کارە ئەنجام دەدات؟ ئایا شتی وا بووە کە هەتا یەک جار لە نامورادیەکانی ژیانی ئەویش بکۆڵیتەوە؟ هەرگیز حاڵی ژن و منداڵەکانیت پرسیوە؟ سەبارەت بە شاگردێکی وردەواڵە فرۆش چی ئەڵێیت؟ ئەی ئەو ڕۆژنامە فرۆشە ئەو منداڵە بۆ یاخچیە؟ ئەمانە هەموو مرۆڤن و دڵیان باڵ لێ دەدا بۆ ژیانێکی پڕخۆشی و کامەرانی. ئەوانە دەیانەوە شاد و کامەران بن و خەڵکیش لە شادی خۆیاندا بەشدار بکەن. دیارە پێویست ناکە کەسێکی چاکە خوازی گەورەی کۆمەڵایەتی بیت تا دنیا باشتر بکەیت. ئێوە باشتر وایە دنیای خۆتان چاک بکەن. لە سبەیەوە دەتوانیت ئەم ڕۆژە پراکتیزە بکەیت لەبارەی کەسانێکەوە کە پەیوەندیان هەیە لەگەڵت. ئەم کارە چ سوودێکی بۆ ئێوە هەیە؟ خۆشی و کامەرانی و بەختەوەری و شانازی دەستگیرتان دەبێت. ئەرستۆ ئەم ڕۆژە بە جۆرێک لە خۆپەسەندی ژیرانە دەزانێت. زەردەش دەڵێت خزمەتکردنی دروستکرا و ئەرچێک نییە جۆرێکە لە چێش لەگەڵەوەشدا بۆ سەلامەتی و خۆشی ڕێنمونی ئێوە دەکات. فرانکلین بۆ چوونەکەی زەردەشت بەم شێوەیە ڕوون دەکاتەوە. کاتێک کارێکی چاک بۆ خەڵکی ئەنجام دەدەیت زیاتر لە ئەوان خۆشەویستیت لەگەڵ خۆت دانواندووە. ڕۆژێک لە پرۆفیسۆر لیون مامۆستای زانکۆی یاڵ لەبارەی دەربڕینی خۆشەویستی بۆ خەڵکی پرسیم و ئەووتی سادەترین کار بە ئاگابوونە لە خەڵکی چونکە هەم ئەوانە خۆشحاڵ دەکات هەم ئێمەش ڕەزامەندین کە کەسێکمان خۆشحاڵ کردووە. بۆ نمونە کاتێ دەست دەدەیتە ژێرباری بارەبەرێک کە بارێکی قورسی بۆ تۆ هەڵگرتووە ئەوەندە خۆشحاڵ دەبێت ماندوێتی لە جەستەی دەردەچێت. هیچ دەبیرم ناچێت کە ڕۆژێکی گەرمی هاوین بۆ خواردنی نانی نیوەڕۆ چوبوومە هۆڵی نانخواردنی شەمەندەفەری نیوهان. شەمەندەفەرەکە وەکو کوورەیەکی ئاسنگەری گەرم بوو. کاتێ لێپرسراوی چێشخانە کە حەق و حسابەکەی دایە دەستم پێم وت وابزانم ئەو چێشتکەرانەی کە سەرگەرمی لێنانی چێشتن ئەمڕۆ ئازارێکی زۆریان چەشتووە. لێپرسراوی چێشخانەکە لە وەڵام داوتی پەنا بەخوا هەموو ئەو کەسانی دێنێ ئێرە لە گەرمی هەوا و خراپی خواردنەکە ناڕەزایی دەردەبڕن بەڵام تۆ لە بیری ناڕەحەتی چێشلێنەرەکان دای. خۆشحاڵم کەوا نازانی ئەوانیش وەکو ئاسنەکانی شەمەندەفەرەکە پتە و بێهەستن. کەسانێک کە بۆ ئێمە زەحمەت دەچێشن جگە لە ڕۆژانەکەیان کەمێکیش لە ئێمە چاودێری و بە ئاگابوونیان دەوێت. باوەڕکەن ئەم بە ئاگابوونە دەبێتە هۆی ئەوەی کە کارەکانیان باشتر ئەنجام بگێن و ئەمەش لە قازانجی ئێمەیە. پندێکی پێشینانی چینی دەڵێت
هەمیشە بۆنی عەتر بەدەستی کەسێکەوە دەمێنێتەوە کە گوڵێک پێشکەش بە ئێمە دەکات بەسەر هاتێک کە لە خوارەوە دەینووسم لە زمانی خانمێکەوە بیستومە کە ئێستا دایە گەورەیەکی سەرکەوتوو چاکە کاتێ ئەم بەسەرهاتەی بۆ جەڕامەوە جەختی لەسەرەوە دەکردەوە کە مێردەکەی تا ئەو کاتە لە بەسەرهاتەکەی بێئاگا بووە من کچێکی فەقیر بووم ئەوەندە فەقیر بووم کە نەمدەتوانی پۆشاکی باش بپۆشم بەڵام منیش وەکو هەموو کچەکانی تر حەزم دەکرد جلوبەرجی باش بپۆشم و بۆ شوێنی باش بڕۆم و هاودەمی باشم هەبێ بۆ نمونە کاتێ دەچوومە ناو شوێنی سەماوە لەگەڵ گەنجێکدا کە لەگەڵ مندا سەمای دەکرد سەبارەت بە نەخشەی داهاتوو پرسیارم دەکرد هەڵبەتە لەبەرەوە پرسیارم دەکرد چونکە پێویستم بە وەڵامەکانیان هەبوو نەخێر تەنها لەبەر ئەوە دەمپرسی کە سەرگەرمیان بکەم و سەرنجی پۆشاکە کۆنەکانم نەدەن ئەوانش کاتێک کە کێشە و ئاستەنگەکانی خۆیان بۆ من باز دەکرد خۆشحاڵ دەبوون دوای ماوەیەک هەستم کرد بە وەڵامی ئەو پیاوە گەنجانە پابند بووم و دوایی بە پەیوەندێکی زۆرەوە گوێم بۆ گفتەکانیان ڕادەدێرە دەزانی دەستکەوتی ئەم کارە چی بوو زۆر بەزوویی من بوومە خۆشەویستین کچ لە نێو ئەو کۆمەڵەدا بە شێوەیەک کە 3 نەفەر لەو گەنجانە هات نەخواست بێنیم بە هەر حاڵ ئەگەر دیدگای مەزهەبیت هەیە گەورەکانی ئاینە جیاوازەکان ئامۆژگاری خەڵکیان کردووە کە ئاگایان لە خەڵکی بێت و یارمەتیان بدەن و ئەگەر دیدگای مەزهەبیت نییە وا دەزانی جیهانێکی تر بوونی نییە حتمما قایلیت بە خزمەتکردنی خەڵکی و دەبێت ئەوە بزانیت کە ئەو ڕۆژانەی لە دەست دەچن ناگەڕێنەوە کەوایە باشتر وایە هەر چاکەیەکتان لە دەست دێت کەم تەرخەمی مەکەن و پیشانی بدەن چونکە ڕێگەیە کە دەیبڕی دووبارە شایستەی بڕین نییە لەگەڵەوەی کە لەم بەندەداوترا ئەگەر دەتەوێت نیگەرانی لە خۆت بە دوور بگریت و ئارامی و ئاسوودەی جێگەی بگرێتەوە سەرنج بدەرە ئەم دەستورە و لە پراکتیزەکردنیدا بەردەوام بە پیشاندانی دڵسۆزی و پەیوەست بوون بە کەسانی ترەوە خۆتان لەبیر مەکەن هەموو ڕۆژێک کارێکی چاک لەبەر خاتری خەڵکی ئەنجام بدە و دوای بە ئەنجام گەیاندنی بە زەردەخەنەیەک ڕەونەق بە ڕوخسارت بدە کورتەی فەرمانەکانی بەشی 4 و 5 حەود ڕێگە بۆ پەروەردەکردنی چۆنێتی بیرکردنەوە کە ڕابەرایەتی ئێوە دەکات بە خەیاڵێکی ئاسوودە و کامەران فەرمانی یەکەم مێشکی خۆمان پڕ بکەین بە ئەندێشە گەلێک کە بەدیهێنەری خۆشبەختی سەلامەتی و ئومێدەواریە لەبەرەو ژیانی ئێمە دەستکەوتی بیرۆکەیەکە کە مەیدانکاری پێدەدەین فەرمانی دووەم تێبکۆشین تا بە مەهارەتی خۆمان لە بیری تۆڵەسەنەوە لە دوژمنانمان نەبین چونکە لە کاتێکدا دەکەوینە بیری تۆڵەسەنەوە و پراکتیزەکردنی لە دوژمنان سیاتر ئازار بە خۆمان دەگەێنین وەرن با پەیڕەوی لە ڕەوشی ژەنڕاڵ ئەیزنهاوەر بکەین کە دەڵێ ئامادە نیم خولەچێک لە بیرکردنەوەم خەریکی کەسانێک بکەم کە خۆشمیان ناوێ فەرمانی سێم لە باتی ئەوەی لە ناسوپاسی خەڵکی بڕنجەی چاوەڕوانی ناسوپاسیان لێوە بکە فرامۆشی نەکەیت کە حەزرەتی عیسا سەلامی خوای لێبێ لە ڕۆژێکدا شیفای دەنەخۆشیدا بەڵام تەنها یەکێک لەو نەخۆشانە سوپاسی کرد بۆچی چاوەڕوانی ئەویان لێ بکەین کە ڕەفتارێکی باشتر لە پێغەمبەرانی خوددا لەگەڵ ئێمەدا بنوێنن بە لەبیری نەکەین کە تەنها ڕێگەیەک بگەیشتن بە خۆشبەختی و شادی ئەوە نییە کە چاوەڕوانی ئەوە بین کەسانێک سوپاسمان بکەن و ئەو سوپاسکردنە ڕاگەێنن لەبەر ئەوەی کارێکمان بۆ ئەنجامداون و هاوکاریمان کردوون بەڵکو دەستکەوتی خزمەتی ئێمە کامەرانی و ڕەزامەندیەکە کە بەهۆی بەخشین و لێخۆشبوونەوە بۆمان فراهم بووە جیم بابزانین و بە ئاگابین کە سوپاسگوزاری لە بەرامبەر کار و کردداری خەڵکیدا سەبارەت بە ئێمە جۆرێکە لە پەروەردەکردن کەوایە ئەگەر دەمانەوێت منداڵەکانمان لەم تایبەتمەندیە بەهرەمەند ببن و دابوونەریتی سوپاسگوزارانیان هەبێ وەرن با بە پێزانین و سوپاسناسیەوە پەروەردەیان بکەین فەرمانی 4 هەمیشە ئەو نیعمەت و شتانە بژمێرە کە پێت بەخشراوە نەک بێبەشیەکانت ئەگەر بەخشیش و نیعمەتەکانت بژمێریت تێدەگەیت لە بەرامبەر هەر نامورادێک و بێبەشیەکدا چەندین نیعمەتت بەسەرداڕژاوە کە ئەم بەخشیش و نیعمەتانش بەسن بۆ ڕەزامەندبوونی تۆ فەرمانی 5 هەوڵ بدە پابەند نەبیت بە خەڵکە و لاساییان نەکەیتەوە خۆتان بناسن و پشت بە توانا و لێهاتووی خۆتان ببەستن چونکە لاساییکردنەوە کوشتنی توانا و لێهاتوویەکانی خۆتە هەتا لە کاتی سەرکەوتنیشدا لە لاساییکردنەوەکەتدا کەسێکی لاساییکەرەوەی نەکداهێنەر فەرمانی 6 لەو لیمۆ ترشەی کە دەستان دەکەوێت هەوڵ بدەن ئاو لیمۆیەکی بەتان بگرن خراپترین چێلگە ئەو چێلگەیە بوو کە بەبێ چێڵاندن پڕ بوو لە ماری ژەهراوی ترسناک بەڵام خاوەنی بە ئاگا و هۆشیار ئەو چێلگەیی کردە شوێنی داهێنان و لە ژەهری مارەکانیش ئەوەندە سوودمەند بوو کە ئەگەر چێلگەیەکی بەپیت و بەرەکەتیش بواە ئەوەندە سوودمەند نەدەبوو فەرمانی 7 ناڕەحەتیەکان بە خزمەتکردن بە خەڵکی و خۆشحاڵکردنیان لەبیر خۆتان بەرنەوە کاتێک کە لەگەڵ خەڵکیدا میهرەبان دەبیتە هۆی خۆشحاڵکردنیان ڕەزامەندی و شادی و کامەرانی ئەوانیش پرشکی بەر ئێوە دەکەوێت هەر لەبەر ئەوە بە شادکردنی خەڵکی خۆتانتان شاد کردووە